لە دیاری کورساتەوە سڵاو لە بینەر خۆشەویستەکانمان لە هەر شوێنێکەوە بینەرمانن ڕۆژێ مولایەکتان قبول بێت هەمیشە دڵخۆش و ئاسوودە بن. دیاری کورسات بە درێژای مانگی ڕەمەزان بە سپۆنسەری شۆ مارکێتی سلەیمانی، شێری، جێرمانشۆ، ڕۆتانە، بەلەنجە بوتیک، بەرەگدر و یاقوت لەگەڵتانە بەردەوامە بێت. بەو هیوایی لەم شەویشدا زۆرترین پەیوەندی چانسی بردنەوەی خەڵاتی هەبێت. لە سەرەتای بەرنامەیە ئەمانەوێ سوپاسێکی تایبەتی سەرمایەداری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمال بکەین کەستاوە بە دابینکردنی بڕی ملیۆنێک و 500,000 دینار بۆ هەر خێزانێکی کەم دەرامەت. شەوانە لە ڕێگەی بەرنامی دیاری کورساتەوە ئەیکاتە دیاری بۆ ئەوان. ئێمەش سەردانی ئەو خێزانەمان کرد و دیارەکەمان پێیان با پێکەوە بینەریان بین. ئێمە ئێستا لە بەرنامەی دیاری کورساتەوە سەردانی ئەم خێزانە خۆشەویستەمان کردووە. دیارێکمان بۆ هێناون کا بڕی ملیۆنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایەداری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە بۆ هەر یەک لەم خێزانانی کە سەردانیانەکەین. ئێستا چینە لایەن و دیارەکەیان بۆ بین. باشیدایە گیان زۆر سپاس. ئێمە لە بەرنامەی دیاری کورساتەوە هاتوین. ئەم دیارێمان بۆ ئێوە هێناوە بۆ هیوایی کە سوودی لێ ببینن. زۆر سپاس. بەخێربێن سەر چاوم زۆر مەمنونم. ئازێتان کێشاوە بە هیوایی کە سوودی لێ ببینن. زۆر سپاسانەکەم. ئازێتی کێشاوە زۆر مەمنونم. زۆر سپاس مەمنون. بەڵێ ئازیزانم هەروەکو ئێستا بینیتان دیارەکەمان گیان بەدەستی ئەم خێزانە خۆشەویستە کە لەلایەن بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کرابوو نمونەی زۆر بێ جێشانازین بۆ ئێمە. بەڵێ هەروەکو بینیتان بڕی 1,500,000 دینارمان گەیانە دەستی ئەو خێزانە. جێی دڵخۆشیە کە لەناو کووردا خاوەنی کەسایەتی ئاوا دڵسۆز و خەمخۆرین نمونەیان زۆر بێت. دیارەکانمان لەناو بەرنامەیە بڕی $50 پاکێجێکمان بۆ دیاری کراوە لەلایەن شۆ مارکێتی سلەیمانیەوە. ئەتوانی بڕۆیتە ئەوێ بازاڕیکردن و پێداویستی خۆت بکەی بەپێی ئەو پاکێجەی بۆ تۆ دابین کراوە. هەروەها پاکێجێکمان هەیە لەلایەن جێرمان شۆوە کە ئەویش ئەتوانی بڕۆیتە ئەوێ پێداویستەکانی خۆت دابین کەی بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە. ژەمەخوانێکی بەربانگمان هەیە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە. جگە لەمانە دیارە گەورەکەی بەرنامە ماوە کە لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ دەکرێت. ئەویش ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6/2022 0 کیلۆمەترە. لە سێهەم شەوی جەژندا تۆ ئەتوانی چانسی ئەوەت هەبێت کە ناوت لە ناو تیر و پشکەکەدا بێت. هەروەها کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئێوە ئامادە کردووە بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە ئەتوانن سەرجەم ئۆتۆمبیلەکانی شێری بەدەست بهێنن بە بڕی پێشەکی تەنها 7 ملیۆن دینار کە ڕاستەوخۆ مامەڵەکە لە ڕێگەی کۆمپانیاوە دەکرێت واتا پێویستی بە مامەڵەی بانکی نیە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 6311. براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدە هەروەها بەسمەیە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە. شاشەی سەرەکی 8 ئینجە کامێرای دواوەی هەیە و دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆسپۆرت. ئێسا چینە لای پرۆمۆکە کە تایبەتە بە ئۆتۆمبیلەکە دواتر ئەگەڕێینەوە و دەست ئەکەین بە بڕکەی یەکەم. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6/2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرێت. بەڵێ ئێستا دەست ئەکەین بە یەکەم بڕگەی ناسینەوەی وێنە. لەم بڕگەیە سێ وێنە ئامادەیە بۆ تۆ لەسەر شاشە وەسی چرکەکاتە هەیە و ئێمەش زانیاریت پێڵین بۆی بتوانی وێنە دروستەکە هەڵبژێریت. کاک بورهانم کاتت باش؟ من باشم ئێوە چۆنن؟ زۆر سپاس ئێمە باشین ئەگەر ئێوە باش بن. لە بڕگەی یەکەمین لە بەرگەی یەکەمین بەرگەی ناسینەوەی وێنە سێ وێنەیەتە سەر شاشە من زانیاریت پێڵم تۆ وەڵامێکی دروستم بەرەوە. دەست پێ بکەین وێنەکانە بینیت؟
والله حاضر ئێستا وێنەکان یەتە سەر شاشە بزانم کە بینیت ئەیان ناسیتەوە ئەزانیە وێنانە چین؟ بەڵێ وڵاوێکیان جژنی هاڵۆینەوەیان فیستیڤاڵی تەماتەیەوەی تریشتان ڕوون نییە لەلام نازانم. ڕوون نییە زۆر باش ئێستا زانیارێکت پێڵم تۆ وێنە دروستەکە هەڵبژێرە و ناوەکەیمان پێ بڵێ. لە کۆتا چوارشەمەی مانگی ئاب لە ئیسپانیا ساز دەکرێت. وڵاوازان فیستیڤاڵی شەڕ تەماتەیە بیەوە بدا. دڵنیە یاخود تەنها وەکو چانسێک وەڵامەیتەوە؟ وێنەکانە هەیە پێویستە بە ئاسانکاری نییە خۆت وەڵامەکە دروستە دەست خۆش پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە بەو هیوای هەمیشە دڵخۆش بی بە خدیاوەرە بێ لە بڕگەی یەکەماین بڕگەی ناسینەوەی وێنە بزانین کەیتر دەتوانێت لەم بڕگەیە بە خدیاوەری بێ گۆرانە بکاتت باش؟ زۆر بەڕێز سپاس. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. تۆش پیرۆز زۆر سپاس دەکەم. بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ بەڵێ. لە بڕگەی یەکەما شارەزایت؟ وەڵڵاهی بڵێم چی؟ زۆر باشە سێ وێنە لەسەر شاشەیە ئەیان بینیت؟ نا ئێستا ناتوانم سەر شاشە. ئێستا سێ وێنەیەتە سەر شاشە من زانیاریت پێڵم تۆ دواتر ناوەکە و وێنە دروستەکەمان پێ بڵێ. بەڵێ. دەست پێ بکەین نسەی بینیت؟ بەڵێ بەڵێ سایدێ. لەگەڵ وەرزشانێوانە باشە شارەزایت هەیە؟ زۆر شارەزای باشە. زۆر باشە با دەست پێ بکەین لە ئێستادا ڕاهێنەری یانەی مانچستەر سیتیە. مانچستەر سیتی؟ بەڵێ لە ئێستاە ڕاهێنەری ئەو یانەیە. ڕقم ئەی ناوەکەیم پێڵێ کێیە؟ ناوەکەی ناوەڵڵاهی ناوەکەی نازانم. ئەی دڵنیە یاخود تەنها پچانسێک؟ زۆر باش نیم لە وەرزشانە بەرەوە. زۆر باشە ئێستا وەڵامەکە وەرەگرین بزانین دروستە یاخود نا. بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو نەتوانی وەڵاممان بیتەوە وەڵامە دروستەکە پیپ گواردیۆلایە بۆ هیوای کاتێکی تر بە خدیاوەرە بێت بتوانی پەیوەندێکە وەربگریتەوە و چانسی بردنەوەی خەڵاتە هەبێ. سامانمان لەگەڵام کاتت باش؟ ئەو کاتت باش باشتر. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لێوەش پیرۆز زۆر سپاس دەکەم. لا بڕگەی یەکەماین بڕگەی ناسینەوەی وێنە. بەڵێ. یەکەم جارتە پەیوەندێکە وەرەگری؟ بەڵێ. دڵخۆشم بۆ هیوای بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. ئێستا وێنەکانە بینیت؟ وەڵی نەوەڵە تا ئێستا دەت نەکەم. زۆر باشە ئێستا هەر سێ وێنەکەیەتە سەر شاشە من زانیاریت پێڵم سی چرکە کاتێ هەیە پرسیارەکەمان لە ئێستاە فیستیڤالێکە لە فەڕەنسا ساز دەکرێت. کام لەم وێنانە فستیڤالێکە لە فەڕەنسا ساز دەکرێت؟ فستیڤالێکە لە فەڕەنسا ساز دەکرێت. بەڵێ کام لەم وێنانەیە؟ یەک دقیقە بەس وێنەکە ئەو ئێستا وێنەکە هات. بەڵێ فەرموو وەڵامێکم بەرەوە کاتەکە تەواو بێ وەڵامێک تکایە بەداخەوە کاتەکەی تەواو بوو نەیتوانی سوود لە کاتەکەی وەربگرێت وەڵامێکی دروستمان باتەوە. وەڵامە دروستەکەش فستیڤاڵی کانە لە شاری کان لە فەڕەنسا ساڵانە بەڕێوە چێت. ئێستا چاوەڕێکین چنەرمان لەگەڵام کاتت باش؟ کاتت باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت. زۆر سپاس. لە بڕگەی یەکەمای ناسینەوەی وێنە پێت چۆنە ئەم بڕگەیە؟ وەڵاهی بڕگەیەکی باشە بەس خەڵکە بیزانم بۆ هیوای کە بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. زۆر زۆر سپاس مەمنون. زۆر باشە ئێستا سێ وێنەکە بینی لەسەر شاشەیە؟ بەڵێ. باشە ئێستا زانیارێکت پێڵم تۆ وەڵامە دروستەکە هەڵبژێرە. درێژترین ماوەی سەرۆکایەتی هەبوو. کام لەم وێنانە درێژترین ماوەی سەرۆکایەتی هەبوو؟ وەڵی ئەوەی ئەیە بەس ماوەکی دڵنیای شارەزایت هەیە؟ نەوەڵا بەس کێتە بەسام ئەیە وەبزان ناوەکەی زانی پێمان بڵێ؟ تکایە کاتەکەت تەواو بوو بەداخەوە نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. وەڵامە دروستەکە ڤیدڵ کاسترۆ بۆ هیوای کاتێکی تر بە خدیاوەرە بێ بتوانی پەیوەندێکە وەربگریتەوە
چانسی بردنەوەی خەڵاتە هەبێ لە بڕگەی ناسینەوەی وێنەی سی چرکەکاتە هەیە کە ئاگاداری کاتەکەت بە بۆی سوودی لێوەربگریت وا سێ وێنە لەسەر شاشەیە من زانیاریت پێڵم تۆ ئەبێ وێنە دروستەکە و ناوی وێنەکەشمان پێ بڵێ کێمان لەگەڵایە ئەم نام کاتت باش ژیانە باش تەندروستی چۆنە با بەزیابی یاخوا هەمیشە باش بی لا بڕگەی ناسینەوەی وێنەیە بەڵێ شارەزاییت هەیە ناوەڵاوی یارمەتیم بیت سێ وێنە لەسەر شاشەیە من زانیاریت پێڵم ئەیبینی وێنەکان بەڵێ وێنەکان ئێستا ئەزانی چییە چی و چیە ناوەکەیم پێڵێت کەرەکێوی بەڵێ شێر بەڵێ فیل فیل زۆر باش ئێستا زانیارێکت پێڵم تۆ وێنەکەم پێ بڵێ و ناوەکەشم پێ بڵێ لۆگۆی پارتی کۆمارەکانی ئەمریکایە کام لەم سێ گیاندارە کام لەم سێ وێنەیە لۆگۆی پارتی کۆماریەکانی ئەمریکایە بەڵێ یارمەتی مەمایە بی بەخوارد سێ وێنت لە بەردەمایە زانیاریم پێوتووی بەڵێ تۆ وێنەکە هەڵبژێرە ئاگاداری کات بە کەرەکێوی تۆڵێ زێبرا بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە فیلە بۆ هیوای کاتێکی تر بە ختیاوەرە بێ لەم بڕگەیە کاراسانیت هەیە سێ وێنەت هەیە وە زانیاری شت پێڵم کاک محەممەدەم کاتت باش ئەم کاتۆ باش سپاس دەکەم زۆر سپاس تەندروستی چۆنە الحەمدلله سپاس دەکەم یاخوامیشە باش بن لا بڕگەی ناسینەوەی وێنەیەیت پێت چۆنە شارەزاییت هەیە لەم بڕگەیە لە چیا عەفو بڕگەکەت پێ باشە شارەزاییت هەیە عەفومکەی گوێت لە منە بەڵێ دەست پێ بکەین بەڵێ زۆر باشە سێ وێنەکە بینیت بەڵێ سێ وێنەکە ئەبینی بەڵێ سێ وێنەکە بینن پایتەختی وڵاتەکە ناوی ئەسینایە کام لەم ئاڵایەنە پایتەختی وڵاتەکەی ناوی ئەسینایە کام لەم وڵاتانە پایتەختی ئەسینایە بەڵێ کام وێنەکە سێ وێنەت لە بەردەمایە سێ ئاڵایە بەڵێ پێم بڵێ کامەیە یەکێک لەم ئاڵایەنە پایتەختەکەی ناوی ئەسینایە کاتەکە تەواو بێت تکایە سی تۆ ئەڵەی سی گوێت لە منە بەڵێ یۆنان سی تۆ ئەڵەی یۆنان سی بەڵێ تۆ ئەڵەی سی هەڵبژاردووە بەڵام وەڵامە دروستەکە لە بیایە ناوەکە دروست و بەڵام وێنەکەت بە هەڵە هەڵبژارد بەڵێ سپاس دەکەم ببوورە دەستە خۆش بێت هەڵە بوو بەداخەوە نەیتوانی لە وێنەکە وێنە دروستەکە هەڵبژێرە تەنها ناوەکەی وت وێنەکەی سی هەڵبژارد بەداخەوە بۆ هیوای کاتێکی تر بە خدیاوەرە بێ لە بڕگەی ناسینەوەی وێنەیە بزانین کام پەیوەندیە ئەتوانێ وەڵامی دروستمان باتەوە لەگەڵمانە بن وەڵامی سی هەڵبژارد بۆ هاوکارانم ئەم بەڕێزەی پێشتر وەڵامی سی هەڵبژارد لە وێنەکەیە بەڵام بیبوو دەستان خۆش بێت چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەکەین لافەمان لەگەڵیان کاتت باش باشی خاتون زۆر سپاس من باشم ئێوە چۆنن زۆر سپاسنیش باشم یاخوا هەمیشە باش بن سێ وێنە لەسەر شاشەیە من زانیاریت پێڵم تکایە ئاگادار بە سی چرکە کاتێ هەیە بەڵێ ئێستا زانیارەکەت پێڵم وێنەکانە بینیت نەخێر پێشتە ناکێتە سەر شاش زۆر باشە زانیارەکەت بۆ خوێنم و هەتاوەکو وێنەکانە بینیت باشە پێی دەوترێت دایکی یاریە وەرزشیەکان کەم لەم وێنانە پێی دەوترێت دایکی یاریە وەرزشیەکان وڵاهی زۆر باش نیست لە وەرزشەکە ئەیبێ ناوەکەی چییە؟ هەڵە نەبم ناوەکەیمان پێ بڵێ ماراسۆن من نازانم تۆ زانیت بە ئەیبێ ماراسۆن تۆ ئەڵەی با ئەی بێت
با بزانین ناوە دروستەکە وەڵامەکەت ڕاستە بەڵام ناوە دروستەکەی گۆڕەپان و مەیدانە دەست خۆش توانیت وەڵامێکی دروستمان بیتەوە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە پاکێجەکە لەلایەن جێرمان شۆ دابین کراوە ئەتوانی بڕۆیتە ئەوێ و سوود لەو پاکێجە وەربگری کە بۆت کراوەتە دیاری کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئامادەکردوون بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە سەرجەم ئۆتۆمبیلەکانی ئەتوانن ببنە خاوەنی بە پێشەکی تەنها 7 ملیۆن دینار هەروەها سەرجەم مامەڵەکان لە ڕێگەی کۆمپانیاوە ئەکرێ پێویستی بە مامەڵەی بانکی نییە بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 6311 ئازیزانم ئەچینە لای پرۆمۆیەک تایبەت بە ئۆتۆمبیلەکە هەروەها وچانێک وەرەگرین و ئەگەڕێینەوە لاتان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. دووبارە سڵاوتان لەبێ گەڕینەوەلاتان لە بەرگەی دوام بەرگەی پرسیار و وەڵام ئێمە پرسیارتان لێکەین واسێ هەڵبژاردنە هەیە و 30 چرکە کاتە هەیە تکای ئاگاداری کاتەکەت بە بۆی کە بتوانانی وەڵامەکەت وەربگیرێت و وەڵامەکەت دروست بێت لە ئەم بڕگێشە بزانین کەیتر هاوشێوی بڕگەی یەکەم ئەتوانێ بە خدیاوەری بێت ببێتە براوی خەڵاتی بەرنامە. نوریەمان لەگەڵایم کاتت باش؟ ژیانم باشی دادەگیان من باشم ئێوە چۆنن؟ نەخوا بە زیادێ سەلامەتی یاخوا هەمیشە باش بن لە بڕگەی دووەمای بەرگەی پرسیار و وەڵام دەست پێ بکەین ئامادەی بەڵێ ئامادەم بەختێکی باش بۆ تۆ 30 چرکە کاتە هەیە تکە ئاگاداری کاتەکەت بە زمانی فەرمی وڵاتی بەرازیل چییە؟ ئیسپانی فەڕەنسی پورتوگالی دووبارەکەرەوە بێ زەحمەت زمانی فەرمی زۆر باشە بۆتە خوێنمەوە زمانی فەرمی وڵاتی بەرازیل چییە؟ ئیسپانی فەڕەنسی پورتوگالی پورتوگالی تۆ ئەڵەی پورتوگالی با وەڵامەکەت وەربگرین بزانین وەڵامەکەت دروستە بەڵێ دەست خۆش پیرۆزە وەڵامەکەت دروستە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 هەمیشە بە خدیاوەرە بێت دڵخۆشبی سۆزمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتت باش؟ سۆز پێت لە منە؟ ئەم کاتت باش باڵە گەڵێتە زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس ئێوەش پیرۆز بێت لە بڕگەی دووەمای بڕگەی پرسیار و وەڵام شارەزاییت هەیە لەگەڵ زانیاری گشتیا باشیت وەڵایی باشم بەو هیوای بتانی وەڵامێکی دروستمان بیت وەسە پرسیارەکەت بۆ ئەخوێنمەوە ئیشاڵڵا ئاڤێستا کتێبی پیرۆزی کام ئاینەیە بەهایی بەڵێ ئاڤێستا کتێبی پیرۆزی کام ئاینەیە بەهایی زەردەشتی ئێزیدی ئاڤێستا کتێبی زەردەشتی تۆ ئەڵەی زەردەشتی وەری بگرین وەڵامەکەت زەردەشتی من نازانم تۆ بێ وەڵامم بیتەوە بەڵێ ئاگداری کات بە وەڵامەکەت وەربگرین بەڵێ وەڵامەکەت وەرەگرین بزانین دروستە یاخودە بەداخەوە وەڵامەکەت دروست نەبوو وەڵامە دروستەکە ئێزیدیە دەست خۆش بەداخەوە وەڵامە دروستەکەمان ئەوێت کە زەردەشتیە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە پیرۆزە بۆ هیوای هەمیشە بەختیاوەرە بێت لەگەڵمانابە بۆ هیوایی کە پاکێجەکە شکە بۆ دیاری کراوە لەلایەن شۆمارکێتی سلەیمانیەوەیە ئەڕۆیت ئەوێ بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە بازاریکردنی خۆتەکەی هەمیشە دڵخۆش بیت لەگەڵمانابن ئەمێنینەوە لە بڕگەی دوام بەرگەی پرسیار و وەڵام پێویستە کاتۆ ئاگاداری کاتەکەت بی کە 30 چرکە کاتە هەیە شوانمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتۆ باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت
لە تۆش پیرۆز زۆر سپاس زۆر سپاس. زۆر سپاس. لە بەڕگەی دووەماین بەڕگەی پرسیار و وەڵام. دەست پێ بکەین. فەرموو. وەختێکی باش بۆ تۆ. کام وڵات زۆرترین شەکر بەرهەم دەهێنێت؟ کام وڵات زۆرترین شەکر بەرهەم دەهێنێت؟ ئوسترالیا، کوبا، دانیمارک. ناتوانانی هاوکاریەکم بکەین؟ سی هەڵبژاردنێ هەیە، سی چرکە کاتە هەیە، ئەمە هاوکاریە بۆ ئێوە؟ ئاگاداری کات بە. کوبا. تۆ ئەڵەی کوبا. با بزانین پێویستی و بە هاوکاری من بوو یاخود نا. بەڵێ پیرۆزە پێویستی بە هاوکاری من نەبوو، وەڵامەکەی خۆت دروست بوو، بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە بۆ هیوایی دڵخۆش بن، هەمیشە کۆبوونەوەی خۆشیتان هەبێ. لە بەرگەی پرسیار و وەڵامین بزانین کەیتر ئەتوانێت لەم بەرگەیە ببێتە براوەی خەڵاتی بەرنامە. ئەمێنینەوە لەگەڵتانە. کاک ئەحمەد ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ کاک ئەحمەد؟ کاک ئەحمەد گوێت لە منە؟ بەداخەوە گوێی لە دەنگی ئێمە نەبوو، پەیوەندەکەی پچرا بۆ هیوای بتوانی لە کاتێکی ترا پەیوەندەکە وەربگریتەوە، وەڵامی دروستمان بیتەوە بە ختیاوەرە بێ. چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێواکەین، ئاگادار بن ئەم بڕگەیە لەگەڵی کە هەڵبژاردننی هەیە، سی چرکە کاتی هەیە، پێویستەکە لەو ماوەی کە ئەو کاتی بۆ دیاری کراوە تۆ وەڵامە دروستەکەمان بیتەوە. ئاشتیمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتت باش. زۆر سپاس. تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. من باشم، تۆ چۆنی؟ من باشم، ئەگەرێەوە باش بن. سپاس، دەستخۆشی بەرنامەکە پێ دەکەم. زۆر زۆر سپاس. دەست پێ بکەین. بەڵێ. لە بەڕگەی پرسیار و وەڵامە سی چرکە کاتە هەیە، ئاگادار بە. ئێزگەی کوردی لە بەغدا ساڵی چەند کرایەوە؟ 1939، 1949، 1959. وڵاتێکە دووبارێکی تۆ پرسیارەکە. ئێزگەی کوردی لە بەغدا ساڵی چەند کرایەوە؟ مەبەسمان لە ڕادیۆی کوردیە. 1939، 1949، 1959. ئاگداری کاتەکەت بە وەڵامێکمان بەرەوە تکایە؟ والله وەڵام بەدەوری 49 و 59 دایان تاکید نیم زۆر. تکایە تۆ وەڵامەکەم بەرەوە باوەڕ بگیرێت؟ بەداخەوە نەتوانی وەڵامە دروستەکەمان بیتەوە. 49 وەرەگرین بۆت، کاتەکەت تەواو بوو، بەڵام بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو. وەڵامە دروستەکە 1939ە. بەو هیوای کاتێکی تر بەختیاوەرە بێ کێمان لەگەڵا بێت کە یەکەمین بەڕێوبەری کامیل کاکەمین بووە لە 1939 کرایەوە. سەرەتای پەخشی بە 15 خولەک دەستی پێکرد. یەکەمین گۆرانی بێژ و هونەرمەند مامۆستا عەلی مەردان بوو. هەروەها چاوەڕێتانەکەین. خۆشیامان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتە باش. زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. زۆر سپاس لە تۆش پیرۆز بن. تەندروستی چۆنە؟ زۆر باشم. یاخوامیشە باش بی. لە بڕگەی پرسیار و وەڵامین سێ هەڵبژاردنێ هەیە، سی چرکە کاتێ هەیە. بەڵێ. دەست پێ بکەین؟ بەڵێ. با بزانین وەڵامەکە دروستە بێ یاخودنا. شاری دوهۆک لە ساڵی چەند کرا بە پارێزگا؟ 1959، 1969، 1970. پرسیارەکان مستەر شاشتنی زارە. بۆم خوێندیتەوە؟ تکایە گوێت لە من بێ لە ڕێگەی تەلەفۆنەکە و بۆی سوود لە کاتەکە وەربگری. شاری دوهۆک لە ساڵی چەند کرا بە پارێزگا؟ 1959، 1969، 1970. پێشتر شاری دوهۆک قەزا بووە، بەڵام لەم ساڵەدا کراوە بە پارێزگا. 1969 بی. تۆ ئەڵەی بی 1969. دەستخۆش پیرۆزە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە پاکێتێکا لەلایەن جێرمان شۆ بۆمان دابین کراوە بۆ هیوای سوودی لێ ببینی. دڵخۆش بی، هەمیشە بە ختیاوەرە بێ. لە بەڕگەی پرسیار و وەڵامین تکایە پێشەکی لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێ لە پرسیارەکە بگرن بۆی کار ئاسانی بێ بۆ ئێوە سوود لە کاتەکە وەربگرن. شەهلامان لەگەڵایان کاتت باش؟ ئەم کاتت باش؟ شەو باش بەڕێزم. زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. پیرۆزبایی لە تۆ لە هەموو کارمەندانی یەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس. یەکەم جارتە پەیوەندێکە وەرەگریت؟ بەڵێ گیانەکەم خۆشحاڵم کام شۆ پەیوەندێکەشم وەرگرت. ئێمەش خۆشحاڵین بۆ هیوای وەڵامێکی دروستمان بیتەوە.
ئیشەڵڵا بەڕگەی؟ باوکاری تۆ ئیشەڵا ڕاستە بێ وەڵامەکەم. زۆر سپاس بەو هیوای بتوانی وەڵامەکە دروست بێ بە خدیاوەرە بێ. سەرکەوتوبی. زۆر سپاس. ئێستا پرسیارەکەت لێکم 3 هەڵبژاردنە هەیە و 30 چرکەکاتە هەیە ئاگادار بە. لە زمانی کوردیدا بەو تۆپەڵە بەفرە دەڵێن چی کە لە چیاکان خل دەبێتەوە یاخود بلۆر دەبێتەوە پەستەک بەستەڵ کەستەک کامیانە بیستوتن پێشتر بەڵێ باشە بزانم بەڵێ گوێت لە منە خاتون بەڵێ بەڵێ هەڵبژاردنەکەمان نیاویتە هەڵبژاردنێکمان بۆ پێ بڵێ سی باشە گەراوکاریم پێ من نازانم تۆ زانی بەستەڵک تکایە کامیان با بەستەڵک بێت تۆ ئەڵەی با بەستەڵک بێ بەداخەوە وەڵامەکەت گۆڕی نەبوو بیگۆڕیە وەڵامەکە دروست بوو کەستەک بوو بۆ هیوای کاتێکی تر بە ختیاوەرە بێ ببیتە براوی خەڵاتی بەرنامە کاک مستەفام کاتت باش ئەم کاتی تۆ باشتر زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت مانگی ڕەمەزانی پیرۆز تۆش پیرۆز بێت زۆر سپاس لا بڕگەی پرسیار و وەڵامین دەست پێ بکەین دەستە خۆش بێت فەرموو بزانین ئەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە ئینشاءڵڵا دەستە خۆش بێت بەختێکی باش بۆ تۆ باڵندا بۆچی بەرد قوت دەدات لە فڕیندا یارمەتی دەدات لە هەرسکردنا یارمەتی دەدا یاخود هێلکەی پێدەگا بیستوتە وەڵی یەکەم جارمەشتیاو بیستەوە کەواتە بێ بە چانز وەڵاممان بیتەوە ئینشاءڵڵا فەرموو دەست پێ بکە وەڵامێکم بەرەوە بی لە هەرسکردندا یارمەتی دەدات تۆ ئەڵێی بی لە هەرسکردندا یارمەتی دەدات دەست خۆش بە چانس وەڵامەیە وەڵامەکە دروست بوو پیرۆزا بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 هەمیشە دڵخۆش بی بە خدیاوەرە بێ لە بڕگەی دووەماین بڕگەی پرسیار و وەڵام سی چرکەکاتە هەیە لە ڕێگی تەلەفۆنەکانەوە گوێ لە پرسیارەکەی من بگرن هەتاوەکو یەتە سەر شاشە خاتونە زیرەم کاتت باش ئەم کاتت باش گوێت لە منە خاتون بەڵێ ئەم کاتت باش ئەم کاتۆ باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت پیرۆز بێ لە تۆش دەست پێ بکەین لا بڕگەی دووەمای بەڵێ زۆر باشە کەواتە پێم بڵێ با بزانین ئەم پرسیارت ئاراستاکەم زۆر سپاس سێ هەڵبژاردن هەیە سێ هەڵبژاردن هەیە ئەتوانین لە شاشەکەەوە بیبینیت باشە دەست پێکەین بە کام لەم یانە وەرزشیانە دەوترێت شەیتانە سوورەکان شالگا پاریس سان جێرمان مانچستەر یونایتد وەڵامێکی دروستم بەرەوە گوێت لە منە بەڵێ گوێم لێیە زۆر باشە ئاگاداری کاتەکەت بە ئاگدار بە خاتۆن پرسیاری تۆ ئەڵەی سی با بزانین سی وەرەگرین دەست خۆش وەڵامەکە دروستە پیرۆزا بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکا لەلایەن شۆمارکێتی سلەیمانیەوە دابین کراوە بۆ ئێوە بەو هیوای بچیتە ئەوێ وا بپی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە بە ختیاوەرە بێت و بازاڕیکردنی خۆت بکەیت ئازیزانم ئەچینە لای پرۆمەی ئۆتۆمبیلەکە هەروەها وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوە لاتان بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرێت. گەڕینەوە لاتان لە بڕگەی سێیان بەڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی.
لەم بڕگەیە پێویستەکە تۆ لە ڕێگەی شعرەکەەوە گۆرانێکە بناسیتەوە و بزانی بە دەنگی کام هونەرمەندە تۆ گوێت لێ بووە بزانین لەم بڕگەیەشە چەند کەسە توانێ وەڵامی پرسیارەکەمان بزانێت و شعرەکە بناسێتەوە کاک بەرزانم کاتت باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە بڕگەی سێمای ناسینەوەی شعر و گۆرانی دەست پێ بکەین شعرەکە ئێستا تۆ لەسەر شاشە ئەیبینی منیش بۆتە خوێنمەوە دواتر پێم بڵێ بە دەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە گوێت لە منە؟ زۆر باشە گیانە نەورۆز و بەهاری ئەم ساڵ لە ڕەنگی سەوز و سپی و زەرد و ئاڵ سەرتاپا بەرگی کوردیت بۆ ئەەکەم کراس و کەوا و سەرپۆش و دەسماڵ بە دەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە؟ تکایە گوێت لە منە؟ پێویستەکە تۆ ناوی هونەرمەندەکەمان پێ بڵێ تۆ ئەبێ لە ڕێگەی شیعرەکەەوە پێمان بڵێ کە بە دەنگی کام هونەرمەند گوێت لێ بووە؟ تکایە گوێت لە منە کاتە تەواو بوو؟ تاکید گوێم لێ بووە بەس نازانم نایەتەوە فکرم بە دەنگی کام هونەرمەندە بەڕاستی با بچینە لای گۆرانیەکە گوێمان لێ بێت دواتر ئەگەڕێینەوە بزانین کێیە هونەرمەندی ئازیز بەرهەم حەسەن دەست خۆش وەڵامەکە دروست بوو توانی ببیتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە هەمیشە بەخت یاوەرە بێ کۆبوونەوەی خۆشیتان هەبێ کاک سەلاحم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ زۆر سپاس ئەم کاتی جەنابیشە باش تەندروستی چۆنە؟ زۆر سپاس ئەلحەمدوللا وەڵا باشم یاخوا هەمیشە باش بێ لە بڕگەی سێیەم ناسینەوەی شعر و گۆرانی بەڵێ ڕۆژانە گوێ لە گۆرانی ئەگری؟ ئارە وەڵای تێرە بەپێی کادەی تێرە ئەنواع بەرنامەکانێتی بەرنامەیەکە گۆرانیە بەرنامە زیاتر گوێ لە کام هونەرمەندە ئەگری؟ وەڵایی زیاتر زەکەریا بەڵێ نافری ڕەزازی ئیتر ئەمانە بە عامە و کۆنەکان بەهەدەر یەحیا بەڵێ دەستەکانە خۆش بێ ئێستا شعرەکەت بۆ خوێنمەوە خۆشە لەسەر شاشای بینی دواتر پێم بڵێ بە دەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە بەهاری عمرم بێبارانی بوو وەرزی دڵداریم هەر گرانی بوو نەمامی هیوام چرۆی هەڵوەری گوڵێکی گەشتی نەدا لەسەری پێم بڵێ بە دەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە والله ئێمە گوێم لێوە وەڵای دەم کاتێ نایەت هەستەکەی گوێت لێ بووە؟ ئەی ناسیتەوە شیعرەکە؟ وەڵای بەس دەمەیە پڕا ئەبێ ناوەکەیم پێ بڵێ؟ ڕای تێگە هاوکاریەکماکەین مەمنون زۆر باشە با بزانین بچینە لای گۆرانیەکە بەهاری عومرم بێبارانی وەرزی دڵداریم هەر گرانی بەهاری عومرم بێبارانی وەرزی دڵداریم هەر گرانی بەڵێ پێکەوە گوێمان لێگرت ئێستا ئەزانی کێیە؟ گوێت لە منە؟ گوێم لە تۆیە بەڵێ ئەی ئەزانی کێیە هونەرمەندەکە؟ تکایە پێم بڵێ هاوکاریمان کردی گوێمان لە گۆرانیەکە گرت؟ وەڵاهی نایناسمەوە نەبەخوا بەداخەوە تۆ ئەبێ ناوی هونەرمەندەکەمان پێ بڵێ هونەرمەندی ئازی سەلاح ڕەشید هیوای تەمەند درێژی و لەش ساغی بۆ خوازین هەر بەردەوام بێت کاک محەممەدەم کاتت باش؟
ئەم کاتتان باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت جێوش پیرۆز و زۆر سپاس ئێستا لە بڕگەی ناسینەوەی شیعر و گۆرانیەین بەڵێ دەست پێ بکەین بەڵێ وەختێکی باش بۆ تۆ بەڵێ بەهاری ڕووزەرد بەهاری ڕووزەرد منیشی خستە کەژ و کێو و هەرد ڕەنگزەرد و سەرشین دەروونت پڕ لە دات بۆ عالەم شادی و بۆ من هەر ئاهی سارد ئەمە سەڵاح ڕەشید نییە گۆرانەکەی پێشتر هونەرمەند سەڵاح بەڵێ. ڕەشید بوو ئێستا ئەمە شعرێکی ترە هونەرمەندێکی ترە زانای بۆم دووبارە کردەوە زەحمەت نەبێت ئەیبینی لەسەر شاشەکە چکە کاتەکە تا ڕوە تای خوێنمەوە وەڵاهی نایبینم بەڵێ بینم ئەیبینی لەسەر شاشەیە کاتەکە تەواوە بێ بەداخەوە کاتەکە تەواو نەبوو گوێی لێ ئەگرین بەهاری ڕۆزار بەهاری ڕووزار منیشی خێستا کەژوچێ و بەهاری ڕۆزار بەهاری ڕووزار منیشی خێستا کەژوچێ و کەژوچێ و کەژوچێ و گوێت لێ بوو ئێستا بەڵێ ئەوە هونەرمەند سامان سامان کێ سامان وەڵا هەر بەمەلا سامان ناسرەوە بەڵێ تەواوە دەست خۆش سامان محەممەد هیوای تەمەندرێژی بۆ خوازین تۆش بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 هەمیشە بەختیاوەرە بێت بتانی هەمیشە دڵخۆش بیت لە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیین پێویستەکە لە ڕێگەی شعرەکەەوە تۆ پێمان بڵێ بەدەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە کە ژینەم کاتت باش ئەم کاتی تۆش باش زۆر سپاس زۆر سپاس تەندروستی چۆنە زۆر سپاس تەندروستی ئێوە باشن من باشم من باشم ئەگەرەوە باش بن زۆر سپاس الحەمدولillah لە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیین بەڵێ با بۆتە خوێنمەوە سەخت نییە ئەتوانی وەڵام بیتەوە نیگاکانت کۆکەرەوە دڵم ئەڵێ عاشق لێرە لەم زەوی وشک و بێرونە نەچرۆیە ماچێ دەرئەکە نەباران لێوی تەڕەکە نەچرۆی ماچێ دەرئەکە هینم لە شعر و گۆرانیشتا با شعرەکە تۆ پێویستەکە بیناسیتەوە نیگاکانت کۆکەرەوە دڵم ئەڵێ عاشق لێرە لەم زەوی وشک و بێرونە نەچرۆی ماچێ دەرئەکە نەباران لێوی تەڕەکە وڵای ئەگەر بۆم خەنە سەر دەنگەکە بزانم دەنگەکە ناناسم و بەخوا بە شعری نازانم با بزانین هاوکارانمان گوێ لە گۆرانەکە بگرین یاخود نا با پێکەوە گوێ لێ بگرین نیگاکانت کۆکەرەوە دڵم ماڵێ عاشق لێرە لەم زەوی وشک و بێرونە نەچرۆی ماچێ دەرەکە بەڵێ گوێت لێ بوو وەڵای گوێم لە گۆرانەکە نەبوونەوەڵا چۆن گوێت لێ نەبوو ئەوە ئیسەهات باشە گوێ لێ بگرە باش هینا وەڵای ئەو دەنگەم بیستووە خوب ئەبراکێکی ژان ئیبراهیم خەیات جیهان تۆ ئەڵێ هونەرمەند جیهان بەداخەوە هونەرمەندی ئازیز هونەرمەندی بەتوانە دیاری قەرەداغی هیوای تەمەندرێژی و بەختەوەری بۆ ئەخوازین ئێمە لا بڕگەی سێما بووین کۆتاییمان پێهێنا کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئامادە کردوون بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە ئەتوانن سەرجەم ئۆتۆمبیلەکانی شێری بە پێشەکی تەنها 7 ملیۆن بکڕن و ببنە خاوەنی و مامەڵەکان تەنها لە ڕێگەی کۆمپانیاوە دەکرێت پێویستی بە مامەڵەی بانکی نیە بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 6311 ئۆتۆمبیلەکەی کە لە سێهەم شەوی جەژندا دەبێتە دیاری بۆ ئێوە براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدە بەسمەی و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە کامێرای دواوەی هەیە شاشەی سەرەکی 8 ئینجە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت
ئەگەر دڵخوازی ئەم ئۆتۆمبیلانن ئەتوانن پەیوەندیان پێ بکەن یاخود سەردانیان بکەن تاوەکو لە نزیکەوە شارەزاییتان هەبێت لەسەر ئۆتۆمبیلەکان و ئێمەش ئۆتۆمبیلێک ئەبێت بە دیاری لە سێهەم شەوی جەژندا ناوتانەچێتە ناو تیر و پشکەوە. بەرنامەی دیاری کورسات بە سپۆنسەری شۆمارکێتی سلەیمانی، شێری، جێرمانشۆ، ڕۆتانە، بەلەنجە بوتیک، بەرگدروی یاقوت، شەوانە بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵتانە بەردەوامە بێت. ئێمە ئەم شەو کۆتایی بە بەرنامەکەمانێت. ڕۆژی هەموو لایەکتان قوبوڵ بوو بێت، تەندروستێکی باش بۆ هەمووتان و ماڵاوە. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزوی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ بکرێت.